ئێمە وەکو ئەنجومەنی باڵای دەرچوانی دانەمەزراوی کورد لە کەرکوک و هەموو ئەو مامۆستایانی کە لێرە ئامادەن و نوێنەرایەتی چینی مامۆستایانی مافخوراوەکەن تاکید لەسەرەوەکەینەوە لە حاڵەتی بوونی هەر پێشەلکاریەک یا هەسمان بەوە کرد کە جارێکی تر مامۆستایان یاخود دەرچوان زەرەریان پێگەێنرێ یاخود دژیان کارەکرێ ئێمە جارێکی تر دێنەوە دەنگ و بە وردی سەیری کاری لیژنەکەکەین کە ئاخۆ چۆن کارەکەن و چەندە لە بەرژەوەندی نەتەوەی کووردە